بۆ یەکەم جار لە مێژووی کۆماری ئیسلامیدا کۆبوونەوەی ژنانی لایەنگری حیجاب تێکرا. ئێوارەی ڕۆژی شەممە 29 ئازار کۆمەڵێک لە پیا و ژنانی لایەنگری حیجابی سەر بە بەرەی تونداژۆی کۆماری ئیسلامی لە چەند شوێنێکی چاراندا و بە دیاریکراوی لە گۆڕەپانی وەلی عەسر، گۆڕەپانی فەلەستین و بەردەمی ئەنجومەنی شۆرە ئیسلامی چەندین کۆبوونەوەیان ڕێکخست. کۆبوونەوەکە بە ئامانجی جێبەجێکردنی دوای نیاسەی ئەنجومەنەکە بوو سەبارەت بە حیجاب کە ماوەیەک لەوە پێش دژ بە ژنانی بێحیجاب و بە وتەی خۆیان شل حیجابەکان پەسەند کرابوو. لەو یاسایەدا بڕیاردرا بوو ئەو ژنانەی پابەندی حیجاب نابن سزای تند و سزای دارایی قورسیان بەسەردا بسەپێنرێت. بەڵام هەر پاش پەسەندکردنی یاساکە لەلایەن نوێنەرانی سەربابەرەی تونداژۆی بەرەی پایەداری ئەم یاسایە لەلایەن ئەنجومەنی یاسایشی باڵای وڵاتەوە لە ترسی دەستپێکردنی خۆپیشاندان و سەرهەڵدان و پەرەسەندنی ناڕەزایەتیەکان بۆ ماوەیەکی نادیار هەڵپەسێردرا. بەشداربووانی گرتبوونەوەکە داوایان دەکرد بەرپرسانی حکوومەت و ئەندامانی مەجلیسی شورای ئیسلامی و هەروەها بەرپرسانی دادوەری بە توندی ڕوبەڕووی دیاردەی شل حیجابی و بێحیجابی ببنەوە و یاساکە لە زووترین کاتدا بخرێتە بواری جێبەجێکردنەوە. هەر لەمبارەوە یەکێک لە ئامادەبووانی گرتبوونەوەکە بە دەنگی بەرز هاواری دەکرد. زۆربەی ئەو ژنانەی ئەمڕۆ هاتنە ناو گرتبوونەوەکە کە سوکاری شەهیدان و ئەندامی ئەو هێزە شۆڕشگەڕانن کە داوای جێبەجێکردنی فەرزە پیرۆزەکان و بە تایبەت سزادانی ژنانی بێحیجاب دەکەن. یەکێکی دیکە لەو ژنانە دەیگوت ئامادەبووانی ئەم کۆبوونەوەیە داوا لە بەرپرسانی دادوەری و حکوومەت و وەزارەتی ناوخۆ هەروەها شارەوانی دەکەن کۆتایی بە نەپۆشینی حیجاب بهێنن، چونکە ئەم پرسا بۆتە کێشەیەکی ئەمنی و معنەوی، هەروەها وڵاتی بە تەواوەتی خستۆتە مەترسیەوە. بەڵام دوای ئەوە یەکێک لە تونداژۆکانی ئەنجومەن واتە نەبەویان وەک نوێنەری چاران ڕووی لە خۆپیشاندەران کرد و ڕایگەاند لەم کاتە هەستیارەدا دەبێت مانەوەی کۆماری ئیسلامی وەک ئەولەویەتی سەرەکی سەرجەم لە یەنگرانی کۆماری ئیسلامی سیر بکرێت. بەواتایەک مانەوەی کۆماری ئیسلامی ئەولەویەت بەسەر پرسی حیجاب و زۆر پرسی دیکەدا بدرێت، چونکە ئەگەر ئەم یاسایە لە ئێستادا جێبەجێ بکرێت مانەوەی کۆماری ئیسلامی دەکەوێتە مەترسیەوە. لەمڕۆوە باشترە بۆ ماوەیەک بێجەنگ بین و ئەم یاسایە جێبەجێ نەکرێت. لە بەرامبەردا جەماوەری ناڕازی هەروازیان نەهێنا و درێژیان بە دروشم و کۆبوونەوەکەتە. بەڵام بە پێچەوانەی چاوەڕوانی بەشداربووان و سیاسەتی کۆماری ئیسلامی لە ناکاو هێزامنیەکان هێرشیان کردە سەر کۆبوونەوەی خۆپیشاندەران و دوای تێکدانی کۆبوونەوەکە چەندین ژنی خۆپیشاندەری دژی بێحیجابیش هێرشیان کرایە سەر. ئەماش بۆ یەکەم جار بوو لە مێژووی کۆماری ئیسلامیدا ژنانی لایەنگری حیجاب هێرشیان کرایە سەر. هەرەمەش هەرایەکی گەورەی لە ئێراندا نایەوە و جەنگۆی ئەوە بڵاوکرایەوە کە ئیتر کۆماری ئیسلامی لە ئێستادا جگە لە مانەوەی خۆی پیر لە هیچ شتێک ناکاتەوە و ئامادەیە لە پێناو مانەوەی خۆی هەرچی پرس و بەهای ئیسلامی و ئەخلاقیە پێشێل بکات. وەک وەبیرهێنانەوەیەک یەکەمین یاسا سەبارەت بە پرسی پۆشینی جلوبەرگ لە ئێراندا لە سەردەمی ڕەزاشا لە ژێر ناونیشانی یەکسانکردنی جلی ئێرانیەکان لە ڕۆژی 6 کانونی دووەمی ساڵی 1929 بە فەرمانی ڕەزاشا لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرا. لەم یاسایەدا شێوازی پۆشینی هاوڵاتیانی پیاو دیاری کرا و هەر لەم ئاراستەیەشدا سەبارەت بە ژنانی ئێران یاسایەک لە ساڵی 1935 پەسەند کرا. بە پێی ئەم یاسایەش ئیتر حیجابکردن لە ژنان قەدەغە کرا. هەر دووە بە دوای پەسەندکردنی ئەم یاسایە لە پەرلەماندا پیاوانی ئاینی ڕوبەڕووی بوونەوە، بەڵام بە ئەگوشار و هەڕەشەی ڕەزاشە کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەرچی دواتر و لە سەردەمی مەحەممەد ڕەزاشای کوڕی ڕەزاشادا ئەم یاسایە هەڵپەسێردرا و دەوڵەت ڕایگەاند حیجاب پرسێکی تاکە کەسیە و هەر کەسێک پێی خۆشە دەتوانێت حیجاب بکات یان نەیکات. بەڵام پاش شۆڕشی ئیسلامی و دامەزراندنی کۆماری ئیسلامی ئایەتوڵڵا خومەینی وەک ڕێبەری شۆڕشی ئیسلامی لە 2 شوباتی ساڵی 1979دا لە لێدوانێکدا لە مەدرسەی ڕەفاهی تاراندا ڕایگەاند کە پێویستە ژنان بە حیجابەوە لە فەزای گشتیدا دەرکەون و دواتریش لە ڕۆژی 15 هەما مانگدا و لە مەدرسەی فەیزیەدا گوتی نابێت وەزارەتخانەکان ببنە شوێنی گوناهباران، لە دەوڵەتی ئیسلامیدا نابێت ژنان ڕوت بن، ئیتر دەبێت ژنان بە حیجابی شەرعی و بە هەموو ڕەهەندە شەرعیەکانەوە دەوام بکەن.
پاش لێدوانەکانی ئایەتوڵڵا خومەینی خۆپیشاندانی ژنان لە 8 ئازاری هەمان ساڵدا بۆ لایەنگری لە ئازادی پۆشین و حیجاب و دژ بە لێدوانەکەی خومەینی دەستی پێکرد. بەڵام هەر زوو سەرکوت کرا و نووسینگەی خومەینیش یاسایی بە زۆرە ملێکردنی حیجابی پەسەند کرد. هەر زووش کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئیتر لەو ڕۆژەوە تا ئێستا و بە تایبەت تا سەردەمی شۆڕەشی ژن ژیان ئازادی و شەهیدکردنی کچە کوردی سەقزی ژینە ئەمینی کە بەهۆی پرسی حیجابەوە گیانی لەدەستدا، حیجاب وەک پرسێکی سیاسی و ئاینی و یاسایی لە ئێراندا سیر کراوە. ژنان بە زەبری یاسا و ئاین و سیاست ناچار کران حیجاب بکەن. لە ماوەی ئەم 10 ساڵەی دواییدا و بەهۆی پەرەسەندنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کردنەوەی کەمپەین بۆ ئازادی ژنان، چەندین هەوڵ لەلایەن ژنانەوە بۆ لابردنی حیجاب درا و تەنانەت چەندین ژن بۆ یەکەم جار لە مەیدانی شۆڕشی تاران و لە بەرچاوی خەڵک حیجابیان لابرد. بەڵام ڕوبەڕووی سزایی تند بوونەوە. هەر لەمە ڕاستەیەدا دەمێک ساڵ بوو گەشتی حیجاب وەک بەرپرسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بێحیجابیدا ئەو پەڕی توندی لە بەرامبەر ژناندا نواند. بەڵام مەرگی ژینە ئەمینی لەلایەن ئەم گەشتەوە بووە سەرەتای گۆڕانکاری لەم پرسە و دەستپێکردنی بزوتنەوەی ژن ژیان ئازادی. ئیدی لەو ڕۆژەوە تا ئێستا ژنان وەک دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامیدا دەستیان بە لابردنی حیجاب کردووە. بە جۆرێک دیار دەکا ئەوەندە گشتگیر بووە و پەرەیسەندووە کە لە سەرجەمێراندا ژنان بەبێ حیجاب وەک هێمای دژایەتی کۆماری ئیسلامی دەرکەوتن و هەرەم پەرەسەندنەش وای کرد پەرلەمانی ئەم خولە کە زۆربەیان سەر بە توندەژۆکانن یاسای تایبەت بە حیجاب پەسەند بکەن. واتە ئەو ژنانی حیجاب ناکەن سزای قورس بدرێن. بەڵام هەروەک ئاماژە پێترا ئەم یاسایە لە ترسی سەرەڵدانی ناڕەزایەتی لە دۆخی قەیراناوی ئێستای تارانجا لەلایەن ئەنجومەنی یاسایشی باڵاوە هەڵپەسێردرا. لەو ڕۆژەوەی تر توندەژۆکان کەوتنە هەڕەشەکردن بۆ ئەوەی بەرپرسان ناچار بکەن بە جێبەجێکردنی ئەم یاسایە کە ئەوە کۆڵەکەی کۆماری ئیسلامی سیر دەکرێت. بەڵام لێدان لە ژنانی خۆپیشاندەر لەلایەن هێزانمنیەکانەوە جارێکی دیکە ئەو پەیامەی خومەینی زەخ کردەوە کە دەسەڵاتی سیاسی کۆماری ئیسلامی سەرەڕای بانگەشەی سەپاندنی یاسا ئاینیەکان، بەڵام مانەوەی خۆی دەخاتە پێش هەموو بەها ئەخلاقی و ئاینیەکانەوە. کۆیەمباسا پێمان دەڵێت دەسەڵاتی ئێستای کۆماری ئیسلامی سەرەڕای بەردەوامی هەڕەشە و گوڕەشەی سەرشاشەکان، بەڵام بە تەواوەتی ترساوە. لە کۆتاییدا لە پێناومانەوەی دەسەڵاتی مەلاکانی تاران جیا لەوەی دانوستان لەگەڵ واشنتۆندا دەکات، ئەوکات ئامادەی واز لە زۆربەی بەها ئاینی و ئەخلاقیەکان بێنێت. لەمڕۆوە تێکدانی کۆبوونەوەی ژنانی لایەنگری حیجاب و تەنانەت لێدان لە ژمارەیەک ژنی خۆپیشاندەر لەلایەن هێزانمنیەکانەوە دەکرێت ناوی لێ بنین ئێران گەیشتۆتەوە ئاستەی کە قسەکەی خومەینی وەک خۆی جێبەجێ بکات بەوەی کە مانەوەی ڕژێم لە نوێژ و ڕۆژ و فەرسترا.